سڵاو هاوڕێیانی خۆشەویستم، خۆشحاڵم دووبارە گەڕام وڵاتان. ئەی هەوار خڵاتە تاکەسەکان هەرە هالاندی بە ڕۆژی یاری کۆتای خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بەرامبەر چییە؟ منیش نازانم، باچینە ناو یاریگە بە دیار دەکەوێت. هاوڕێیانی خۆشەویستم، ئەگەر تازم بۆ کەناڵەکە لایک و سەبسکرایب لێ بین مەکەن. یاڵە با دەست پێکەین. بسمیللا، یاریەکی قورس و ئاگرین. نازانم تەشکیلە بگۆڕم یاخود دەستکاری نەکەم باشترە. ئۆلمۆ یاری پێ دەکەم ئەو یاریە تەوە بە نەفسی تەشکیلە یاری دەکەین. با بچین بۆ ناو یاری هاوڕێیان، یاری لووتکە، یاری گرنگترین یاری ساڵی هەریانەیە. بەرامبەر چێ؟ بەرامبەر چیە؟ وەڵڵای نازانم بە قورعان. ئەو بزانم ڕیا سۆسیدادە. ڕسمیشیان برین کردووە. یاڵە بەس تەشکیلەکان با باوێتن لۆی بزانم. ئەوە چ تیپەکە؟ ئەنتەر میلانە هاوڕێیان، یاری کۆتایی بەرامبەر ئەنتەر میلان. ئەی هاوار لەو یاریە بەهێزە. ئەنتەر میلان ناوەکەی لۆی ویلاتیە، وەڵڵاهی فکرم و ئەنتەر میلان چوو. ئەی هاوار یاریەکی بەهێزە مادەم. ئەمن وامزانی سەیرم پیادە ڕیا سۆسیداد بێ بەرامبەر ئەی هاوار ئەنتەر میلانی ئیتاڵی و لیڤەرپولی ئینگلیزی یاری لووتکە. باچین بۆ ناو یاریە کەوسەر. لۆمباردیە ئەو ناوە سەیرە چییەوە؟ کاکە یاری کۆتاییە، تۆزە بە سەبر بن. They are lining up in a 4-3-3 system, and with this it naturally creates triangles all over. یاڵە نونیس، وەڵڵا کارتی سوور دەی کارتی سووری بدەی. زەردیان سوور، کارتی سوورە. ئەو بەداخەوە کارتی زەرد. کاکە شوت دەکەم بەرامبەر گۆڵێ مەدە کارتی سووری بدەی. وەڵڵا ئیتالیەکان دەکردەکەن. گۆڵە هاوڕێیان یان گۆڵ نییە. گۆڵی یەکەم ئەی هاوار لە گۆڵچی. ئەی هاوار یای هاوار لە سۆمەر گۆڵچی پێشووی بایرن میون. دەی یەک گۆلی نەکردووە. چاومان لێ لە یاری کۆتایی ئەبتاڵ ئەوروپا گۆڵی برنەوەمان بۆ بکە. لۆنا هەموو شتێک ئەگەری ڕوودانی هەیە. بەڕاستی ئەو یاریزانیان دەکرا بە زۆر گرنگ بوو. ئەوە چی کردەوە؟ نا باستۆنی جارێکی تر لێماندا مەمنونینە. گۆرە کاکە پاسادەکەی جوامدا. یەک یاری تەنی ئەو یاریە باش بن، وەرزەکەمان خەیاڵی دەبێت. نەکەی ئافەریم داوید ڕایە. دەستخۆش ئۆستەکە کاکە ئەوە سلاحە بژی دانی ئۆلمۆ. وەڵڵای دانی ئۆلمۆ حرەکەی کردێ فەقیری. فاول بوو ئۆفساید. ئەو چیەوە چ بوو؟ وەڵڵای تێنەگەیشتم. ئیتاڵێ بەس چاوێن لەوێ بەکەلەک هێرشەشی پێچوانە بۆ نوعی گۆڵە چی بکەن. ئەی هەوار لەو شوتە جوانە. چێوە نایناسم هاوڕێیان ببورن. ئەگەر ئێوە ناوەکەی دەزان لە کۆمنت بۆ بنووسن. بەڕاستی نەمزانی چێ بوو. هەرمەجال نادەوە چیەوە؟
یاڵا ئەی هەوار دەدانی ئۆلمۆ گۆچیان زۆر زۆر باشە هاوڕێیان یان سۆمەر زۆر زۆر باشە گۆچی سویسڕی ئەرێ من تۆپەکەی وەردەگرم و دەیدەمەوە خێرخوازیە مەجای ئەنتەر نادەین یاڵە نونێز نونێز ئەی هەوار ستون کاکە ستون بەس ئەو ڕۆنا شانسمان لەگە Well, ستون they نییە were ئەمە so close to taking the lead there. They just have to keep creating these opportunities, and surely the goal will come. ئۆفساید یاڵە یاڵە کاکە خێراکەن پەلەمانە ئەو نازناوەش بەدەست بێنین هەر سێ نازناوەمە بەدەستێناوە هەردووی نازناوی جام و نازناوەکەی تری ئەی هەوار لە ئۆلمۆ ئۆفسایدە ئۆفساید بوو ئەی هەوار لەسەر خەتێ لێ ناگەرێت تۆپەکە بچێتە دەرێ و ناشمداتی ئەی هەوار لەو بینی نا کۆرە کاکە نا کورە کارتی سوور نەبێ کارتی زەرد وەڵڵی لە دەستم ڕۆیشت ببوورە مەبەستم ئاوە نەبوو ئەو یاریزانەکەم ئەگە بینی بیتان دانی ئۆلمۆوەم کرد پاڵ دەتەوە وەڵڵا خەریک بوو ئەوە لێدانی ڕاستەخۆی زۆر جوانەوە یاریزانی تووشە هاکان جەمال وەڵی ئەمن نەمزانی هاوڕێم بەرامبەر تۆت ئەوەیە ئەنتەر میلانە ناوەکەی زۆر سیر نووسرا بوو بمزانی باشیاواز تشکیلم دەگۆڕی ئەو یانەی تاڵانیا بەرگری زیاتر یاری دەکەن یەک گۆڵمان زەحمەتە یەک گۆڵ نەکەی کورە وەختی هەدەی نییەکە کە کوڕی باش بە نەکەی فاول کاکە لە گۆڵچیدا چی ئەوە هەموو فاولە یاری ئینتەر میلان و یان ئیتاڵەکەم پڕی فاول و بەردانە و کارت و ئەو شتانەیە گۆڵی کەمی تێدایە و کفر بوو گوتمان ئەوەی جوانە فاول ئەوجا خۆشەکەی لەوە یەک گۆلیان زەحمەتە کە دێنە دەرەوە نازانێت نیست بکە پڕ بۆشاینە هاکان بەس ئینتەر ئەمساڵ بەڕاستی باشە ئەی هەوار لەو پاساتە نەکەی ئەی هەوار لە داوید ڕایە وەڵا حەقە باڵندۆری بدێنێ ئەگە بەدەستە من بەیە باڵندۆرم دەدای ئەو ساڵ کورە ماڕۆ دە تۆپەکە وەرگرە ئەو جا چپەلەدا ئۆفساید نییە ئۆفساید نەبوو کورە گۆڵکە نونێز وەڵڵا وەمزانی ئۆفساید هاوڕێیان وەڵڵا فاول نارێم ئینتەر میلان پڕ فاولی کاتە یاری یانە ئیتاڵیەکان خۆش نییە یاڵە کاکە یاڵە گۆل یەکەم بە لەدانی ڕاستەخۆ ئەی هەوار وەڵڵا زۆر خەتەر بوو ئەوجارێ بە سلاح لێ دەدرم فاول بگیری گورە یەک گۆڵ ئەی هەوار جێمی یەکەم بە بێ گۆڵتەوە بۆ هاوڕێیان ئەنتەر میلان هیچ چە دەستی ئاوا لێ دەکا دیفاعەکەیان ئەوە گۆڵمان لێ بکەن دەبێت چمان لێ بکەن تەشکیلە کەس بگۆڕین یان کەس نەگۆڕین
نە کەس ناگۆڕین یەکسەر بۆ ناو یاری. And the second half begins with the sides locked on level terms. یاڵا چ نەبوو تەنیا جەولەکمان پێ لێدا. Darwin Núñez. نا نونیز هێشتا نەڕۆیش بوو وێرتس. ڕۆدری کێشێ کارتی هەیە. ئۆهۆ نەکەی وەڵا کارتی سوور و لێدانی سزا بەداخەوە وەڵا کارتی زەرد ئەو لێدانی سزاکە بگەڕێنمەوە زۆر گرینگە هاوڕێیان. وەڵا لۆخم وەڵی پێش ئەوەی شووتکە مخۆم لەو لای فرێدایە. ئەی هەوار لە لاوتارۆ مارتینێز. یاڵە کێشە نیە هاوڕێیان کێشە نیە. گۆڵیان لێ دەکەینەوە. کورە ئەی هەوار ئەو هێرشە چم گۆڵ نەکرد. وەرە نۆنێز بەزەو یاریە کوڕی باش زۆر باشت هێناوە. خۆی ئێمە گۆڵمان کردبە یارەکە خۆشتر بەڵام ئینتەر میلان گۆڵی کرد. وەڵی لە هەدێکی خۆمان بەڕاست. وەرە ناکەی کاکە وستەکەیەوە بە تۆمای چی وەرە هەدیەماندا ئۆفساید. ئەنتەر میلان یاری کردن بەرامبەری زۆر ناخۆشە. یاڵا ئەوە ڕاوە دەشێنی کاک نۆنێز کاکەوە یاری کۆتاییە براکەم یاری کۆتاییە. والله پەنارتی دووبارە. ئەی هەوار کاکە چم لێ کردیە وەڵی تۆپەکەم لێ قەتع کردیە. زۆر تۆڕەیە. دووبارە لاوتارۆ مارتینێز وەرە کاکە دەقەنمە پیاوی چاک بن. ئەی هەوار لە نۆنێز بۆ پاساتەی دابە گۆڵ بوو کاکە. دەمشە ئەوجە یاری کە ئەی هەوار کورە وەڵە معقول نییە ئەوەستەکەنەوانە. ئەی هەوار لە داوید ڕایە وەڵی بەتەنیا یاری دەکە ئەو یاریە هەتا بڵێ خراپی. ئەو یاریە زۆر خراپی ناوڕێیان لە گرنگترین یاری ئەم وەرزە خراپی. شتیواتان بینیوە؟ نە ئۆفسایدە. کورە نۆنێز خۆت تێکوتە. ئەی هەوار ئەخر لەوەی زیاتر چ بکەم ماوڕێیان. کورە دەشوت کە ئەی هەوار لە ئۆلمۆ کورە کوشوتکەی گۆڵە کاکە کوشوتکەی دوو لێدانی سزا معقولە. ئەس وەڵای ئەگەر پیا و حەق بڵێ گۆڵێکیشیان چواندووە گۆلەکاتە دوو گۆلیشیان چواندووە بەس ئێمەش دەبایە گۆڵ بکەین. Darwin Núñez. وەڵی خەزم بوو پێشەوەی تۆپەکەی وەرگرم مەحاولم دەکرد بە جاران تۆپەکە وەگرم جا خەزم دەبێتم. دقەی 73 دوو گۆلی بێ بەرامبەر. ئەی هەوار لە ئەنتەر میلانی سعات ئەی کاکە مەجال نادەن خۆت پاساتەکەی بدەم.
ئەو چی And the attack يلا is سلاح. over. Really good سلاح defending. بەکەڵکما وەرە کاکە Darwin Núñez. یاڵە نونێس Here's a skip pass. وەڵا نونێس Genuine chance. گۆلی یەکەم هاوڕێیان جەمالی نازدار کاتەکی یەکجار باش ئای بتخۆم جەمالی نازدار گۆڵ دەکەینەوە هاوڕێیان سیقەمان بە خۆمانە Well, here it is again. And تەنیا it's all یەک about گۆڵ the ماماوە pace بۆی and بەرامبەر transition. بێت They were so quick to دڵنیا get بن out گۆلی from the برنۆش back, دەکەین and it بەس makes the ئەگەر striker's job زوو گۆڵە چ relatively بکەین easy. All he has to do is بتخۆم make the جەمال right موسیالا connection. It's a really good goal. دووەم گۆلیشی بوو لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا Well, Liverpool are still behind here, but this game is very much a contest again now. Good ball in behind. ئاوڕێیان چم پێگوتن نەمگۆ گۆڵ دەکەین ئەی هاوار لە نونێس کورە وەڵە ئافرین بە دوو دقەی دوو گۆڵمان لێکردنەوە ئەنتەر میلان دوو لێدانی سزای گۆڵ کرد بەڵام ئێمە بە حەقی خۆمان Well, والله we can see it آفرین again. صلاح. He does well. He shows ئەوە چ great پاساتێک strength and بوو balance to fend the defender off, and then he slots it گۆلێکی home. تریش Really good دەکەین goal, ئینشاءڵڵا that. گۆلێکی تریش So it's all square as the game restarts. The یاری comeback کۆتایی و complete. ڕیمۆنتادا ئەی Is there to be a هەوار winner? بە چێش دەبێت Could be ئەی something هەوار on. بە چێش دەبێت کورە کاکە تۆپەکەی وەگرا وەڵڵای داوید ڕایە بەڕاستی تایبەتی بەڕاستی هەموو شتێکی کورە پاساتەکەی بدە فاول نییە They've given it away here. وەڵا فاول ناگری حەکەم No stopping him yet. نەکەی Oh, a great chance. ئەوە چ بۆ ڕایلو نایەتە دەرێ But it کاکە wouldn't have counted. Well, but Offside. he's spared his blushes there. چینۆ لای سلاحی باشترە Shocking effort, though. Lovely weighted Salah. pass. هاتریک سلاح هاتریک چیە Núñez. ئەی هاوار لە نۆنێس Shot, but it's missed the target, only just too high. وەڵڵاهی نۆنێس یەک گۆلی ترمان بۆ بکەی نۆنێس بە ئەو نازناوەش وەکو نازناوەکانی تر بێ وەڵڵی نەمدایتەوێن دەربەز دەی تازە قسمەتەکە بوو Musiala. Nicely played. کورە نۆنێس ئەی هاوار لە نۆنێس وەڵڵا گۆلی کرد هاوڕیان هاتریکانۆ ناکاکە ڕیمۆنتادامان کرد وەڵڵا ئەی دەستان خۆش بێت نۆنێس بە ئالۆن دۆر دەباتن چونکە بە هەموو پێوەرەکشیانی خۆیتی لە هەموو خولەکان یەک لاکەرەوە بوو ئەی هەوار چمان لە دیفاعی کرد باستۆنی Such an important goal. وەڵا This is گۆڵچی ڕق huge بوو if they can hang ئەی on. هەوار لەو گۆڵە جوانە دارێن نۆنێزی نازدار یاڵە دەقەت شتێکی وای نەماوە با یەک دوو تەبدیلاتیش بکەین هاوڕێن یاریزانەکانی ئێرە مۆزعیان شەڕە وێرتز ماندی نەبووە کاتە جێ جەمال موسیالە ئەوەش لامینێ ماڵ یاڵە هاوڕێن 3-2 تەنیا 4 دەقەش ماوە تەنیا 4 دەقە بە کاتی زیادکراوە ئەو پەڕی 5 دەقە And the game restarts with very little time left for any more drama. یاڵە ئای هەوار Can he finish? گۆلی چوارەم و بەدەستێنای نازناوەکە ئەی هاوار لەو خۆشیە دوو بە هیچ بۆ هاوڕێن ئێستش 4-2 ئەوەیە لیڤەرپول نێڤەر گیڤ ئاپ نابێ هەرگیز بێ ئومێد بی بێ ئومێد مەبە هەوڵی خۆت بدە و ئیتر ڕێگاکان ئاسانە ئەی هەوار لە لیڤەرپول Well, here's the replay. والله It shows آفرین great ئەو skill to پاساتە play the خەیاڵیەی ball through. The way to pass سلاح is زۆر just بە right. نەرمی And ئەی then he's through هەوار 1v1 with the والله goalkeeper. باوەڕم He نەدەکرا doesn't هاوڕێن rush it, and it's دوو a گۆڵمان quality خوارد composed finish. جەوم 0 بوو بەڵام دەقەما بوو گۆلە شمان دوو گۆلی زۆر زوومان کرد ئەوە کاریگەری بەجێهێشت Martinez. ئەنتەر میلان دوو گۆڵ ناکاتەوە بە حەیاتی نەڵێ لێدانی سزا That was a firm one, but it seems a fair one. فاول شتێک ئەوزە دارێن نونێز تەماشاکەن پەنارتی دووبارە پەنارتی هاوڕێن لێدانی سزا سێ لێدانی سزا And لە that's یەک also یاری going to be a yellow card. It's a correct بەڵام decision کێشە نیە for ئاخی دەقەیە officiating that. It had to be a yellow.
ئەوەش گۆڵ بێ هەر یاریەکەمان بردوێتەوە. Well, this has to go in. والله خۆشم فرێداوە It's been the case بێ throughout the ئیسفادەیە competition. ئەی هاوار لەو یاریە Needed shot. والله ڕیمۆنتادایەکی گەلە خۆش Well, بوو. here we can see it again, and he's done ئەو well لان to تۆلیش read کردووە intentions. بەس It's just بۆ can't quite get نزم touch خۆی on فرێدا it, نازانم. sails over him. So close to being a fantastic ئەی stop. هاوار هاوڕێیان Full-time whistle. هەموو Goal نازناوەکانمان so بەدەستێنا. sweet. They've done it. ئەی هاوار لەو Well, you خۆشیە. can see the two different emotions, can't you? It's horrible not to win at this stage, but پیرۆزە لە it's all خۆمان up to سلاحی them نازدار. today, and they did that. Look what it means on both sides of the coin. پیرۆزە لە هەمووتان ئەو پاساتە جوانە چ بوو As is the disappointment. ڤێرتز ناردێت. Wonderful scenes. Oh, you've got to enjoy والله every پیرۆستان second بێ of this, کاکە haven't you? شایەنن. It's a huge achievement. دوو گۆڵ بخۆی دواتر 4 گۆڵ بخۆی ئەی بۆ شایەن نییە. ئەی هاوار. Well, the players are bouncing. They're practically floating up there to receive their winners' medals. Oh, they've had to work so hard to get here. ئەی هاوار. It makes it all worthwhile. پارتەکانی کۆتایی هەمووی نازناوەکی تێدایە. All of the ستان دەوێ time هاوڕیانەوەی زیاتر. هەموو نازناوەکانمان بەدەستێنە. as the captain is the last in line. ئەی And gets هاوار. his hands on the cup. وەڵڵی باوەڕم نەدەکرێت ئەو یاری ئاواتەوە بێ کاتێک دوو گۆڵەکەمان خوارد. Oh, just لیڤەرپول listen to that atmosphere. ئەمساڵ ئەمەریشی هەیە لە ڕاستیش بەرزی کاتەوە. بۆنە باشترین تیپی ئەم ساڵی جیانە هەتا ئەو دەقەیە کە ئەو قسێ It's a دەکەم. long road to win silverware. یاڵە پیرۆزە لە لیڤەرپول و کاپتن و هەموو یاریزانەکانی بەڕاستی تیپە چ خەیاڵیمانەیە. ئەو جەوەرە وەرزی نوێ دەست پێ بکەوت هەندێک یاریزانش بگوازینەوە. بەس ئەوە بزانم دووە پارتە لەسەر PS5 ئەگەر بێت و کاتێک پلی 5 پڕۆیەکە دەست پێ دەکەم خەزنەکە بچێتەوە شوێنی خۆی وەرزی داهاتوو بەردەوام دەبین. بەڵام ئەگەر خەزنەکە نەچوو یان ئەگەر حەزتان کرد بە هەر تیپێکی تر کارێر مۆد دەست پێ بکەینەوە لە کۆمنت بۆم بنووسن. ئەگەر داواکاری زۆر نەبوو ئەوە دەبێتە دوا ڤیددیۆ لە کارێر مۆدی FIFA FC 25. هیوادارم بەدڵتان بوو بێ. هیوادارم کاتێکی خۆشتان لەگەڵ بەسەر بردو بێ چونکە بەڕاستی من چێژم لێبینی بە تایبەت کە بۆ ئاخیرانە یاریەکان هەموو لووتکە بوون. یعنی دڵنیان نەدەبووی خولی ئینگلیز دەبی ئەبتال دەبی یاریەکان لووتکە بوون بەڕاستی کاسێکی شمان بەدەستێنە. جاوڕێیانی خۆشەویست ئەگەویستان بەردەوام بین لە کۆمنت بۆم پێشنیار بکەن دەنا ئەمە دەبێتە دووە پارتی کارێر مۆدی لیڤەرپول. نازانم داواکاریتان چی دەبێ بەڵام ئەگەر ویستان دەتوانین بەردەوام بین. ئەگەریش کۆمنتی باشی بۆ نات دەبێتە دووە پارت. هیوادارم چێشتان لێبینی بێ. هیوادارم کاتێکی خۆشمان لەگەڵ یەک بەسەر بردو بێ. کۆتای یاری وەرزیش بوو کەواتە تا پارتێکی تر چ لەو یاریە بێ چ لە یاری داهاتوو بێ دێمە لاتان ئینشاڵڵا. هیوادارم هەموو کاتێک هەر لە خۆشیدا بن. ئەوە ئاخیر نامەشە کە بۆمان هاتووە دەربارەی ئەم وەرزە لە پارتی داهاتوو دێمەلاتان یان لە ڤیددیۆی داهاتوو دێمەلاتان ڕاستتر بڵێم چکە نازانین پارتی داهاتووی دەبێ یاخود نابێ. بەڵام لە ڤیددیۆی داهاتوو دێمەلاتان تا ئەو کاتە کاتێکی خۆش بۆ یەکە بەیەکەتان خواتان لەگەڵ.